ئەنجومەنی سەرتاسەری مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی هەنگاوێکی دیکە بە ئاراستەی چارەسەری کێشەکانیان دەنێن و یادداشتێک ئاراستەی جنین پلاس خارد نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەیە گرتوەکان لە عێراق دەکەن. لە یادداشتەکەدا کە لە ژێر ناوی سکاڵا هاتووە و ئاراستەی نووسینگەی هەولێری یۆنامی کراوە، مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی دەڵێن حکومەتی هەرێم دوای زیاد لە 140 ڕۆژ لە خۆپشاندان و بایکۆتی هۆڵەکانی خوێندن تا ئێستا وەڵامی داواکاری مامۆستانی نەداوەتەوە کە ئەوەش دابینکردنی موچەیەکی شایستەیە لە کاتی خۆیدا. یادداشتەکە ئەوەشی تێدا هاتووە ئەم قەیرانە نزیکەی 10 ساڵە بەردەوامە و لەو ماوەیەدا حکومەت 15 موچەی تەواوی پاشەکۆت کردووە و 44 موچەی با لێبڕینەوەدا بەش کردووە، واتە بە کۆی گشتی هەر موچە خۆرێک نزیکەی 36 موچەی تەواوی فەوتاوە. مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی ئەوەش ئاماژە پێ دەکەن وەکو وەڵامدانەوەیەک بۆ ئەو سەمکاریانە لەگەڵ چین و توێژە جیاجیەکاندا بۆ کێڕانەوەی مافە زەوتکراوەکانیان پەنایان بۆ چەندین ڕێگەی شارستانی نات و نوتیش بردووە. بەڵام بەداخەوە نەک هیچ گوێگرتنێک و وەڵامدانەوەیەک نەبووە، بەڵکو دەسەڵات بە شێوەیەکی زۆر تون وەڵامی خۆپشاندەرانی داوەتەوە و چەندین چالاکوانی دەستگیر کردووە و ئازاریان داون، تەنانەت ژمارەیەکیشیان لێ شەهید کردوون. لە یادداشتەکەدا هاتووە پاش ئەو هەموو ساڵە لە تێکۆشانی بەردەوام و قوربانیدان ناچار بووین لە سەرەتای ساڵی خوێندنی 2023-2024ەوە بایکۆتی دەوام بکەین. ئێستاش دەرگای قوتابخانەکان و هێندێک لە فەرمانگە حکومیەکانی هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجا، هەردوو ئیدارەی سربەخۆی گەرمیان و ڕاپەڕین و شارۆچکەی کۆی سەر بە پارێزگای هەولێر داخراون و چارەنووسی خوێندنی ساڵی 2023-2024 ئەو ناوچانە مەترسی لەسەرە. لە کۆتایی یادداشتەکەی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازیدا هاتووە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە بری چارەسەری ڕیشەیی بۆ ئەم قەیرانە هەوڵ دەدەن بە فشار و هەڕەشە و سزادان دەیان هەزار مامۆستا و فەرمانبەر ناچار بکەن بگەڕێنەوە سەر کارەکانیان. بۆیە ئێمە ئەم سکاڵانامەیە وەک زەنگێکی ئاگدارکردنەوە ئاراستەتان دەکەین، بە دەنگێکی بەرز داوای هاوکاری و فشاری نێودەوڵەتی دەکەین. ئیتر کاتیەتی کە هەمومان هەستینە سەر پێ و هەنگاو بنین و بەشداری بکەین لە چارەسەرێکی ڕیشەیی ئەم قەیرانە درێژخایانە.